بەناوی قسۆرانیشتی مامۆستانی کوردستان پیرۆزبایی خۆمان پیرۆزبایی ساڵ نوێی خوێندی لە سەرجەم قوتابیان و مامۆستانی خۆشەویست دەکەین لە سنووری لەخەکەمان هیوادارین ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو نەبێت لە پەروەردە لە دۆخی ترسناکدا نەبێت چونکە ساڵانی ڕابردوو بەڕاستی قەیرانی پەروەردە قەیرانی زۆرمان هەبوو لە سێکتەری پەروەردەدا چونکە پەروەردە یەک لە سێکتەر هەر گرنگەکانی کۆمەڵگایە هیوادارین ئەم ساڵ بە تایبەتی بژێوی مامۆستایان چاوی پێدا بخشێنرێتەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە ئەم ساڵەکە ئاوری جددی لە مامۆستایان بداتەوە لە کەرتی پرۆسی پەروەردە بداتەوە بە جددیەت کار لەسەر بەڵێنەکانی بکاکەوە لە ساڵانی ڕابردوو بەڵێنەکانی ئەو بەڵێنانی کە داون بە تەواوی جێبەجێ نەکرد ئەم ساڵەکە هیوادارین بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن و ئەمڕۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران زەنجی ساڵی دەستپێکی ساڵی تازەی خوێندن 2017-2018 لێدرا بۆ ئەم ساڵ زیاتر لە 50,000 قوتابی ڕوو لە ناوەندەکانی خوێندن دەکا کە لە 240 قوتابخانە کە ئەمڕۆ دەرگاکانیان کراوەیە کە زیاتر لە 4,000 مامۆستا و فەرمانبەر ئەمڕۆ لە ناوەندەکانی خوێندن ئامادەن ئومێد دەکەین کە ئەم ساڵی خوێندنش وەک ساڵانی ڕابردوو پرۆسەکە بەڕێک و پێچی بەڕێوە بچێت بە هیمەتی مامۆستایانی خۆشەویست و کە سوکاری قوتابیان وڵای ساڵانە ئێمە لەگەڵ ئەو قەیرانە کە دروست بوو لەو ساڵانی ڕابردوو مەسلەی دانەمەزراندنی مامۆستا گرفتێکی زۆری بۆ دروستکردوین بەڵام بەوانە بێش توانیومانە ئەو لە هیچ قوتابخانەیەکوانەکەین گرفتی مامۆستامان بۆ دروست بێت و بەوانە بێژ مامۆستای وانە بێژ ئەم بۆشاییانەمان پڕ کردوتەوە پەرتووکیش ساڵانە ئێمە هەرچەندە تا یەک دوو لە هەندێک مادە لەوانەیە دوا بکەوێت بەڵام ئەو پەرتوکانی کە پێشتر ماوە ساڵانی ڕابردوو ئێمە ئەم ساڵیش ساڵانی دیکەش بە تایبەتیش لە ساڵانی قەیران سوودیان لێ دەبینین و